سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە پۆختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. خوێندکارانی زانکۆ و پەیمانگای تەکنیکی هەولێر داوای دەرماڵەکانیان دەکەن و دەڵێن ئەگەر وەری نەگرن ئەوە بایکۆتی دەوام دەکەن. نوێنەرانی خوێندکارانی ناڕازی زانکۆی پۆلۆتەکنیکی و پەیمانگای تەکنیکی هەولێر گردبوونەوەیەکیان ساز کرد و ڕایانگەیاند زانکۆ و پەیمانگای ناوبرا و دەرماڵەی 4 مانگی ساڵی ڕابردوویان وەرنەگرتووە و هەڕەشەی بایکۆت دەکەن. نوێنەرانی خوێندکاران ڕاشیانگەیاند داواکاری خۆیان ئاراستەی وەزارەتی خوێندنی باڵای هەرێم و ئەنجومەنی وەزیران دەکەن و داوای دەرماڵەکانیان دەکەن. ئەوەشیان خستە ڕوو ئەگەر دەرماڵەکانیان وەرنەگرن ئەوە کاردانەوەی تریان دەبێت و لەگەڵ دەرماڵە داوای چارەسەری کێشەی بەشە ناوخۆیەکان و نەبوونی شوێنی پێویست بۆ خوێندکاران دەکەن. ئەو خوێندکارانە دەشڵێن پێشتر بایکۆتیان کردووە و پێیان وتون وەرنەوە دەرماڵە وەردەگرن. دوای گەڕانەوەیان ماوەی 5 ڕۆژە چاوەڕوانن هیچ دەرماڵەیەکیان پێ نەدراوە. فیدراسیۆنی ڕۆژنامەنووسان و نووسەرانی سەربەخۆ ڕایگەیاند بڕیاری سەپاندنی سزا نوێیەکەی گۆهدار سێباری پێشوەختە دراوە و ئەوەش درێژەدانە بە خراپ بەکارهێنانی دادگا دژ بە ئازادی و مافی مرۆڤ. لە ڕاگەیەندراوێکدا فیدراسیۆنی ڕۆژنامەنووسان و نووسەرانی سەربەخۆ ڕایگەیاند لە دۆسیەی گۆهداردا 3 شاهید گوایە دەستیان بەسەر چاپڕێک و هەندێک فیشەکدا گرتووە وەک پۆلیس لەم دۆسیەیەدا هەن، بەڵام هیچ یەکێک لەو شاهیدانە لە ڕۆژی دادگایکردنەکەدا ئامادەییان نەبوو. بۆ سلماندنی ڕەوایەتی بڕیاری دادگا ئامادە نەبوون پەنا بۆ کامێراکانی چاودێری ببەنەوە تا بتوانن ڕاستی تۆمەتبارکردنەکە بسلمێنن. ئەوەش هەموو ئەو گومانانە گەورەتر دەکات کە پێشوەختە بڕیار لەبارەی سەپاندنەوەی سزایەکی نوێ بەسەر ئەو ڕۆژنامەنووسەدا هەبووە. فیدراسیۆنەکە دەشڵێت جگەل لەوەی سزادان و درێژکردنەوەی ماوەی زیندانیکردنی ئەم ڕۆژنامەنووسە بە ناڕەوا دەبینن، باوەڕیشان وایە درێژەدانە بە خراپ بەکارهێنانی دادگا دژ بە ئازادی و مافی مرۆڤ بەگشتی و کاری ئازادی چالاکوان و ڕۆژنامەنووسانی بادینان بە تایبەتی. دوێنێ یەکشەممە دادگای هەولێر حکومی 6 مانگی دیکەی بۆ ڕۆژنامەنووس گۆهدار زێباری دەرکرد، ئەوەش سێمین حکمی دادگایە لەم دۆسیەیەدا. وەزیری وزەی تورکیا ڕایگەیاند هێڵی گواستنەوەی نەوت لە بەندەری جەیهاند بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئامادەیە. ئاڵپ ئارسلان بایرەکتار وەزیری وزەی تورکیا لە ئەبوزەبیەوە ڕایگەیاند زیاتر لە 40 ساڵە ڕۆژانە نزیکەی 9 ملیۆن بەرمیل نەوت لە ڕێگەی بەندەری جەیهانەوە هەناردەی بازاڕەکانی جیهان کراوە و ئێستاش بۆریەکە بۆ هەناردەکردنەوە ئامادەیە و لەم هەفتەیەدا کار بۆ هەناردەکردنەوەی نەوت دەکەن. وتیشی ئەم هەفتەیە کارکردن لە بۆریەکە دەست پێ دەکاتەوە و دوای دەستپێکردنەوەی هەناردەکردنیش ڕۆژانە 9 ملیۆن بەرمیل لە ڕێگەی هێڵی نەوتی عێراق و تورکیا هەناردەی بازاڕەکانی جیهان دەکرێت. ماوەی نزیکەی 7 مانگە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەری جەیهان وەستاوە. ئەمە جگەلەوەی زیانی بە بودجە و ژێرخانی عێراق و هەرێمی کوردستان گەیاندووە، هاوکات بووەتە هۆی کەمبوونەوەی نزیکەی 9 ملیۆن بەرمیل لە بازاڕی وزەی جیهانیدا.